خۆشەویستانم چەندین مانگە میتفۆنەی هایپەر ئێکس بەکاردێنم و لەلایەن ئاری گەیمینگەوە بۆم نێردراوە وایرلەسەکەی بەتایبەتی ئەم جۆرە کەوا دەستە سەر جێت جێت ئەزێت نادا گەورەیە و لە هەمان کاتدا بەشی سەرەوەی زۆر سووکە لە هەمان کاتدا ئێرە تێک نادا سرد نایەشینی و لە هەمان کاتدا کواڵەتێکی بیسی زۆر خۆشی هەیە بەرەوە پێم وابێت تەنیا لە ئاری گەیمینگیش باشترین نرخ بەردەستە لەبەر ریفێربشتیان هەیە ئەگەر نوێیەکەت نەویست ریفێربشتەکە واتە دەستکاری کرایە نوێ کرایەوە ناو پاکەتی لەلایەن کۆمپانیای ئەسڵەوە بەنرخی زۆر هەرزان بەدەستان دەکەوێت لە ئاری گەیمینگ بەدەستە و من پێشنیاز دەکەم ئەگەر پلەیستەیشنت هەیە کۆمپیوتەرت تێ گەیمینگ بە شێوەی وایرلس بکەیت ئەم هایپەرێکسە 100% شای تاقیکردنەوەرە مایکرۆفۆنیشی هەیە بۆ کەسانی هەستە مایکرۆفۆن بەڵام مایکرۆفۆن بەکار نایەنە بەس هێدفۆنیشی ناوەزێ سپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 ژیری سلااو ڕێز خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵلقەی ژمارە 240 ژیری 240 هەفتەیە من بەرنامەی پۆدکاستی 01 ژیریتان پێشکەش دەکەم ئەمڕۆ بابەتی یەکجار سەرنجڕاکێشەیە ستیت ئۆف پلەیمان بینی پلەیستەیشن هەڵایەکی نایەوە وەروە GTA 6 دوادەخرێت خۆدنا لەبەرەوەی یارییەکیان بڕیار و پاش GTA 6 بڵاو بکردێتە پێشی بڵاو دەکردەوە کاتە چی ڕوویدا لە ماوەی ئەو هەفتەیە و جگەلەوەش هەندێک هەواڵی دیکەی سەرنجڕاکێشی دەمێ باسییان بکەم و قسەی لەسەر بکەین و گفتوگۆی لەسەر بکەین ئەمڕۆ 4 2024 واتە ڕۆژی خۆشەویستیە نازانم یادی خۆشەویستی دەکەنەوە یا خۆدنا من بە خۆم نایکەمەوە بەڵام بۆ کەسانێک کە حەز دەکەن لەو ڕۆژە قسەیەکیان هەبی لە کۆمنتی بنووسە ئەو کەسم خۆش دەیە تای نای من نای خۆشەویستەکە بنووسە کەیفم بۆ شتانە نایە بە ئیڤنت و بۆنەوە شتانە نایە بەڵام ئەگە دیکەیەوە لە کۆمنتی دەمێشتی کۆمیدی بدۆزمەوە بزانم ستە نووسم چاوتان ماز دەکەم تکا دەکەم دوگمێ لایک سەبسکرایب لەبیر نەکەن بارەس پێ بکەن گەڕەتینەوە یارانەی لەم هەفتەیە بەردەست دەبن چەند یاریێکمان هەیە و ئەڤاود نوێترین یاری ئەکسبۆکس لەم هەفتەیە بڵاو دەکرێتەوە ڕێک لە 18 مانگە بڵاو دەکرێتەوە ئەو کەسانی کە یەکێک لە ئێدیشنەکانیان کڕیوە پێش ڕۆژ پێم مابێت زووتر دەتوان تاقیکەنەوە تا هەندێک کەس هەیتیان ئەو کەسان جەماعەتی گەیم پاس دەبێت چاوەڕێکەکان یەک ڕۆژی دیکە لە 18 مانگ بەردەست دەبێت کە زۆری نەماوە ڕۆ 4 ڕۆژکە بەردەست دەبێت جا یاریەکان من هەفتەی ڕابردووتم پێشبین دەکەم نمرەکەی لەوان 75 بۆ 80 بێت ڕێک واش بوو 80 وەگرت یعنی باشم هینە 80 هینە و من تاقی دەکەمەوە کە بەڵێم دابوت مەگە 80 بینی تاقی دەکەمەوە و 80 هیناوە تاقی دەکەمەوە 100% یاریی نوێی جەماعەتی ئەکسبۆکسە جارێتەنیا لەسەر ئەکسبۆکس و پیسی نایەت سە پلەیستەیشن 5 بەڵام دەنگۆ هەیە لە ماوەی هەر ئەم ساڵ بڵاو بکردە سە پلەیستەیشن 5 جەماعەتی ئۆبسیدیان دروستیان کردیان یاریەکە جیهانی کراوە نییە بەڵام زۆنی کراوێت تقریبان وەکو گارۆڤاری 2018 نا وەکو گارڤە ڕاگنەڕۆکی بێتە پێشچاوتان جیهانەکان گەورەنە بەڵام زۆنە لەو شوێنە بەو شێوازەیە بەڵام تۆزە حورتری لە چاو گارۆڤاری کە زۆر لینیەرە بۆ نمونە مەرحەلەکانی بەگشتی ڕخنەگرانس دەڵێن لە ڕووی ڤیژوەڵەوە واتە لە ڕووی گرافیکەوە یاریەکە زۆر قەشەنگە زۆر سەرنجڕاکێشە دەڵێن لە ڕووی گەیم پڵەیەوە ئەرچەندە لەگەڵەوەی کامیری کەسی یەکەمەوە شڕشمشێرە بەڵام هەندێک ئەبیلیتی و توانای هەیە کە زۆر چێژبەخشە چیرۆکەشی دەڵێن چیرۆکی لە چێکە چیرۆکە باشەکان کە زۆر میهمە ئەگە بێت و یاریێکی لەو شێوازە چیرۆکی خراپی ناتوانین تا کۆتایی بەردەوام بێ بەڵام دەڵێن چیرۆکەشی سەرنجڕاکێشە بۆ هەیە ئەوەی کە بژاردەکانن مانایەکی گەورەی هەیە تۆ دەبێت کەسێکی خراپ یا خود باش بزەبت تێبگەی چێژێکی گەورەی لێوەردەگری جا لەسەر پیسی 79یان پێداوە لەسەر ئەکسبۆکسی 80یان پێداوە بەگشتی نمرەی ئەکسبۆکس وەردەگرم کە 80 لەسەدا پێم وایە نمرەکەی باشە وە گەیمەرێکی زۆری چاوەڕوان بوو ئەڤاوت کە بزانین ئایا سەرکەوتو دەبی یا خودنا نمرەکانی چەند دەبێت اینجا تاقیکەنەوە پێشم وایە کەوا پێویستە تاقیکەنەوە لەبەر دێت سە گەیم پاسێک گەیم پاستان هەیە و ئەکسبۆکستان هەیە تاقیکەنەوە من تاقی دەکەمەوە و لە هەفتەی داهاتووش بزانم تا هەفتەی داهاتوو بزانم چەند یاری دەکەم هەفتەی داهاتوو بۆچوونی خۆشمەسەریدا دەبڕم و دەبێت ئێوەی خۆشەویستیش بەتەمانە تاقیکەنەوە و لەگەڵ من دەست پێ بکەن دەستی پێ بکەن هەفتەی داهاتوو لە کۆمنتی بینوسن بۆ چونتان چی بوو لەسەری جوانترین کۆمنتەکان وەردەگرم دەیکەی نایکەی لە کۆمنت بۆ چوونی خۆت بنووسە هەر لەم هەفتەیە یاری توم ڕێیدەر بەشی 4 و 56 بە شێوەی ڕیماستەر کرا و بڵاو دەکرێتەوە لەسەر تاوای پلاتفۆرمەکان پلەیستەیشنەکان ئەکسبۆکسەکان وەروە پیسی بەردەست دەبی وەکوان لەسەر ئانیسینۆ سویچیش بڵاو دەکرێتەوە ئەمە یاریە کلاسیکەکانی توم ڕێیدەری کۆن بەشی 4 و 56 یەک و دووسیان ڕیماستەر کردەوە پێماوی پار ساڵ بوو یان پێرار بشی شێوابەتانە بوو ئەم ساڵیش لەم مانگە یاخود لەم هەفتەیە
بەشی 4 و 5 و 6 بە هەمان شێوە ڕیماستەر دەکەن ئەرزە ڕیماستەرەکە چۆنە هەمان گەیم پڵی کلاسیکە تۆزێک تویکیان کردووە لەگەڵ کۆنترۆلەری ئێستا بگونجێ و لە هەمان کاتدا تۆزە گرافیکەکەشیان پاکتر کردیتەوە تێکشەرەکانیان پاکتر کردەوە وەرە دوو مۆدیش بەردەست دەبی دەتوانی بە مۆدی ڤیژوەڵی نوێ بیکەی کە ڕیماستەرکراوەکە یاخود بە ڤێژنە کۆنەکە بیکەی بەڵام تۆزێ پاکتر کراوەتەوە بۆ گەیمەرانی کلاسیک توم ڕێدەری 4 و 5 و 6 لە مەفتەیە بەردەست دەبێت وەروە یاریشی دیکەش لە مەفتەیە بەردەست دەبێت بە ناوی لۆست ڕێکرد بلوم ئەند ڕێنج پێما بێ ئەوە لە ستایل یاریەکانی چیرۆکیەکانە کە مەسەرەن وۆکین دێد و ئەوانەمان هەبوو بە شێوی چیرۆکی زۆر چیرۆکییان یاخود لایف سترنج کە زۆر چیرۆکینەوە گەیم پلیان کەمە زیاتر حیواڕیە و تێگەیشتنە چیرۆکەی لەو زۆر ستایلەیە لە مەفتەیە بەردەست دەبێت هەروە یاری لایک ا دراگن پایرەت یاکوزا ئین هەوایی یاریشی نوێی یاکوزایە بەڵام بە شێوەی سەتەی دەریایە لە دوورگەی هەوایی ئەمریکایە کە سێچار زۆرشتی زۆر سەیریان تێکەڵ کردی و لەم یاریە جیان کردیتەوە کەشتی لێ دەخوڕی وەکو سەتەی و دێمۆ یەکەشی پێ مابێستا لەسەر پلەیستەیشن و ئەکسبۆکس و پیسی بەردەست دەتوان تاقیب بکەنەوە و لە هەفتەی داهاتووش یاریەکە بەردەست دەبێت هەروە یاری PGA Tour 2K25 لەم هەفتەیە بڵاوەکەێتەوە کە یاریێکی گۆڵفە نازانم چه یاری گۆڵف دەکە من وەک خۆم قەت یاری گۆڵفم نەکردووە بەڕاستی بەڵام لە گەیم کردوومە و ئەو یاریەش من پارە پێ نادەم بەڵام پلس و گەیم پاس هەڵەسە تاقی دەکەمەوە چێ حەزی لە گۆڵفە با لە کۆمنتی بیدۆزینەوە یاریەکانی پلەیستەیشن پلس ئەکسترا و پریمیەم یاخود گەیم کاتەلۆگ ئاشکراکران بۆ جەماعەتی پلەیستەیشن 4 و 5 ئەم یاریانە لەم مانگە دێنە سەر گەیم کاتەلۆگ یاخود دێنە سەر ئەکسترا پریمیەمی جەماعەتی ئەکسترای هەرێکە لە یاریەکانی یاریە بەنابانکان ستار وارز جێدای سرڤایڤەر لۆست ڕێکرد کە تازە باسم کرد یەکسەر لە ڕۆژی یەکەم لەسەر پلەیستەیشنش بڵاو دەکرێتەوە لە ڕێگەی پلسەوە تۆپ سپین 2K25 کە بەڕاستی ئەو یاریە مانگ پێشتر 25 دلارشم پێدا یاری تێنسەکەیە لەم بریانم کڕی بە 25 دلار پێدا تاوەکو ئێستا بە هەمووی دووگەم نەکردیەوە بەڵێ مەجال نەبوو بیکەم کەچی ئێستا بە خۆیان سەپڵەش یعنی ڕێک 25 دلارەکەم بەداژۆی دزگەکە چەند 50000 ئۆکەی یاری تێدایە ناڵم لە مانگە زۆر باشەکانی وە سەمەرڤیل تێدا سەمەرڤیل ئەو یاریە بوو کە من نەمکرد چکە ڕیڤیوەکانی خراپ بوو بەڵام ئێستا لە ڕێگەی پڵاسی وەری بگری شاین تاخینەوە بڕای من ئەو یاریە گەورەکە تێدا بێکمان ستار وارز جێدای سرڤایڤەرە یەکێکە لە یاری هەر نایابەکان من پێرار کردم کە هات لەسەر ئەکسبۆکس یاریەکەم کڕی و کردم یاریشی ناوازەیە لەسەر پلەیستەیشنیش دەیکەمەوە بێگومان یاریشی ناوازەیە کەیفت بە ستار وارزی بێ و نێ پێویستە یاری بکەیت چکە یاریی ئاکشنی ئاتۆزێک زەحمەتەکانیشە زۆر ئاسانیە بەڵام زۆر خۆشە لەگەڵ چەندین یاری دیکەی جیاوازیش بێگومان بەردەست دەبن ئاواتە یەک یاری دو یاری نییە و بۆ جەماعەتی پریمیەم سێ یاری ئارمەر کۆرد ئاشکراکران کە لە ماوەیەکی نزیک دێنە سەر پلەیستەیشن پلس پریمیەم ڕێگەی کاتەلۆجی کلاسیکەکە بەڵام پێش هەنجینێ یاری پارەپۆن 3 وەروەها دۆرشیپ یونایتد پیس فۆرس کە دۆرشیپ پیس فۆرس ئەو یاریم قەت نەکردووە واتە لەگەڵی گەورە نەبووم و نەمکردوە کاتی خۆی بەڵام زۆرم جێلێ بۆ لەسەری کە دەڵێن یەکێکە لە یاری کلاسیکە خۆشەکان پادەپۆنەکەم نەکردی و نازان بەڵام ئەو دێت دڕۆپشیپە لەوانەیە تاقیکەمە یەک دوو کاتژمێرێک بزانام یاریەکە چۆنە مهم گەیم کاتەلۆگ پێم وابی لە مانگە باشەکانە زۆر خراپ نییە و زۆریش باش نییە باشە مام ئۆکێە ستار وارز جێدای سرڤایڤەرەکەت هەیە لۆست ڕێکرد یاریێکی تاون هەیە تۆپ سپین یاریی وەرزشیە سەمەرڤیل یاریێکی سایسکرۆڵی سەرنجڕاکێش دیارە و سەو نازانم بەدڵتانە لە کۆمنت بچوونی خۆتان بنووسن ئۆکەی بێمە لای هەواڵەکانی پلەیستەیشن و هەفتەی ڕابردوو وتم کە هەفتەی داهاتوو سۆنی ستێت ئۆف پلەی ئیعلان دەکا ڕۆژی پاشیان دوو ڕۆژ پاشی یەک ستێت ئۆف پلەیەکە ئەنجام دەدا ڕێک پێشبینیەکەی من 100% ڕازەرچوو بەڵام ئەو شتانێک کە باسم کرد دەبات تێیدا وەکو پێشبینیەکان ئارتەنە پێشبینیم کرد وتم سۆنی خۆی یاری خۆی بەشداری پێ دەکەم ئۆتای فێرست پارتی بەشدارە بەڵام دەنگۆیەکی یەکجار زۆر هەبوو لەسەر گارۆڤاری بەداخەوە نەمان بینی ئەرچەندە دەنگۆیەکان بەو شێوازەی بوون کەوا گارۆڤار دەچێتەوە یۆنانی کۆن و شتانە ئەو قسانەش هەبوو لە ئۆنلاین بەڵام نەمان بینی بەڕاستی بۆچوونی زۆرم هەیە لەسەر ستێت ئۆف پلەیەکە ناڵێم باشترین بوو ناڵێم خراپترینیش بوو هەندە قسەم هەیە لەسەر ئێستا دەیکەم بەڵام سەرەتا با پێتان بڵێم چی ئاشکراکراوە چکە تاوەکو پێتان نەڵێم چی ئاشکراکراوە چکە لە کاتی بینین لایڤ تۆ نازانی ئەو شتە باشە یاخود خراوە تاوەکو دواتر سەیری نەکەوی یانی کەسێک بۆ ڕوون کاتەوە کە ئەو شتە چۆن نییە من بۆتان ڕوون دەکەمەوە شتەکان چۆن نییە و لە کۆتایی قسەکانیشم بۆچوونی خۆم لەسەر دەبڕم اینجا ئێوە بڕیاردەن کە ستێت ئۆف پلەیەکە چۆن بوو چۆن نییە
سو باراس پێ بکەین سەرەتا گەورەترین یاری ئەو شەوە کە ئاشکراکرا یارێکی نوێی فێرست پارتیە تایبەتە بە پلەیستەیشن 5 یارێکی نوێمان هەیە بە ناوی سارۆس یارێکی نوێی فێرست پارتی یاخود سۆنیە پلەیستەیشنە لەلایەن ستودیۆی هاوس مارک دروست دەکرێت هاوس مارک ئەگە بیرتامی یاری ڕیترناڵیان دروست کرد یەکێک بوو لە یاریە دڵخوازەکانم کاتێکە بڵاو کراوە چەندە یاریکە زۆر قڕز بوو بەڵام کاتێکە بە تەواتی لێ ڕاهاتم لەگەڵی ئەسەتوانم لە مێچێکە لە یاری دڵخوازەکان لەبەرێ بەڕاستی ژانرێکی جیاوازە ئەگە گەیمەر بی زۆر یاریانە بکەی چێژ لێوەردەگری لەک تەنیا بڵێ دوو یاری دەکەم یان جیتی یان گاڵۆڤاریتی خلاص یەک یاریت کە ناکەم تۆ نابێت گەیمەر دەبێت گەیمەری تەنیا دوو یاریە بەڵام ئەگە یاری جیاواز تاقیکەوە پێشنیازەکەم ڕیترناڵ تاقیکەنەوە چکە یاریی زۆر نایابە ئۆکێ هاوس مارکە جامن کاتێکە لایڤەکان دەبینی تەنیا بە پیشاندانی گولەکان کە مەجموعە گولێکە بەو شێوازە دەرپەڕین گوتم ئۆکەی ئەوە چ یاریەکە پلەیستەیشنە بێکمانەوە هاوس مارکە هەرچەندە بەداخەوە گەیم پلەیمان نەبینی وەروە دیمەنی ئینجینیشمان نەبینی تەنیا دیمەنێکی سینەماتیکمان بینی کە لەستەی نووسراوە نات ئاکچوەل گەیم پلەی واتە گەیم پلەی بە شێوازە نابێت جا چیرۆکەشی باسی دەکە باسی پیاەک دەکە کە یەکی لە ئاکتەرەکانی هۆلیوود بە ناوی ڕاهول ڕۆڵەکەی بەرزەستە دەکە باسی پیاەک دەکە لەسەر هەسارەیەکە خۆر لە ماوەی چەند کاژمێرێک خۆر لە ناو دەچێت یاخود تووشی ئیکلیپس دەبێت خۆرگیران دەبێت و کاتێککە خۆر دێتەوە ڕۆژێکی نوێدەست پێ دەکات واتە لوپی زەمەە تۆ جیهانەکە لەناو دەچێت دووبارە زیندوو دەبیەوە لەگە خۆرەکەی ئەوشتانە شتەکە دووبارە دەبێتەوە ڕێک وەکو ریترناڵ واتە فۆرمیلای ریترناڵ جێبەجێ دەکەم بەڵام بە چیرۆکێکی دیکە بە کارکتەرێکی دیکە وەیەکێ لە بۆسەکانیشمان بینی کە زۆر بە بۆسەکانی ریترناڵ دەچین بێگوان ئەوە ستایلی هاوس مارکە یعنی چۆن مەسەلەن ئەگەر چاڕوانی رۆکستاری بکەی شتێک دروست بکە جیهان یەکسەر فکرلۆستەچی بۆ جیهانی کراوە دەچی ئۆپشنی زۆرت هەیە کارکتەرەکان حیوانیان زۆرە ژانرەی خۆیتیان هاوس مارکیش ئەوە ژانرەیانە ئەو ستایلە کارەیان هەیەکەوە گولەکان بەو شێوازەیە ئاکشنەکی زۆر خێرای یاریەکە بۆسپایتەکان تۆزێ قورسن و لوپی زەمانیشان هەیە کات بمری دێ و بیدات دەبێت بێک جار بەشێکی زۆر ببڕی ئینجا سەی فایلەکەت هەیە کە تۆزێ قورسە بەڵام زۆر بە چێژە کاتێکە ئەنجامی دەدەی من زۆرم پێچوە مهم سارۆس ئەو تاوەکوێستە ئەوە چیرۆکەتی و لەسەر بزانین لەسەر پلەیستەیشن 5 و پلەیستەیشن 5 پرۆ ئینهانسد دەکرێت لە ساڵی 2026 بڵاو دەکرێتەوە و بەڵێ نیشاندا لە کۆتایی ئەم ساڵ ڤیدیۆ زیاتری دەبین شتی زیاتری دەبین زانیا زیاتری وەردەگرین کە پێم وایە زێ پەیوەندی لەوانێ بە گەیم پلەیەوە هەبێت ئەوە سارۆس من وەک خۆم چاوەڕوانم 100% وەکوتم ریترناڵ یەکێ بوو لە یاریە دڵخوازەکانم تەتانم بڵێم ناڵێن باشترین یاری پلەیستەیشن 5 بەڵام لە بەرزەکانە لەوانێ لە تۆپ 5 باشترین یاری پلەیستەیشن 5 تاوەکو سۆنی لە بۆ پلەیستەیشن 5 بڵاوی کردوێتەوە وەکو یاری نوێ مەقسەدمە مەبەستم لاست ئۆف ئەس ریماستەر نییە مەبەستم یاریەک نییەکەوە چۆن دەڵێ لە هەردوو لا بەردەست بێ لە بۆ پلەیستەیشن 4 و پلەیستەیشن 5 بەردەست بستن گارڤ ڕاگنەرۆک لە هەردوو لای بەردەستەوە حساب ناکەم مەبەستم تەنیا یاری وەکو پلەیستەیشن 5 تایبەت سۆنی لە بۆی دروست کردبێ وەکو کۆنسۆڵ پێم وایە ریترناڵ لە بەرزە زۆر لە تۆپ 5 سارۆسیش لەو ئاستە دەبینم ئۆکێ یاریی دیکە کە بەڕاستی زۆر سەرنج ڕاکێشام و گەیم پلەیەکەشی زۆر جوان دیار بوو لەبەرەوەی تێکەڵەیەکی نێوان گاڵۆڤاری سێە گاڵۆڤار سێ یاخود گاڵۆڤار کلاسیکەکان لەگەڵ تۆزێک لە یاری بایۆنۆتە تێکەڵ کرایە و لە هەمان کاتدا ڤیژوەڵێکی زۆر جوانمان هەیە و لە هەمان کاتدا تۆزێ پێدەچێت بۆسەکانیشی قورس بێت یاریێکمان هەیە بە ناوی تایدز ئۆف ئەنایڵەیشن ئەو یاریە سوپرایزی کردم لەبەرەوەی لەلایەن ستودیۆیەک دروست دەکرێت کەم ناناسم ئیکلیپس گلۆ ستودیۆ یارێکی سینگل پلەیەرە واتە ئۆنلاین وشتی قۆڕ تێدانە ئەکشن ئەدڤنچەریشە واتە تەواو ئەکشنە وەسە کێشیشە ڕێک و گاڵۆڤارە کلاسیک دەچێت شاری لەندەن بەڵام لەندەن بە شێوەیەکی جیاواز گۆڕدراوە بۆ یاریەکە و گەیم پلەی نیشانیان داین بە ڤێرژنی پلەیستەیشن 5 پرۆ بوو جا سەیری گرافیکی پلەیستەیشن 5 پرۆ بکەن ئەگەر بێت و یاریەکە بەخاس لەگەڵ ئەو تەکنۆلۆژیای نوێی پلەیستەیشن 5 و Xbox Series دروست کرابی نەک لە بۆنەوەی ڕابرد دروست کرابی گرافیکی زۆر جوان دیار بۆکە و یاریە یەکێ بوو لە گرافیکە جوانەکان بەتابەتی گەیم پلەیەکە کە دەبینین کە ئەو خانمە کارکتەرەکە جیهانەکە زۆر بە فراوانی پیشان دەدا بۆسەکان دەبینین قەباریان چەند گەورەی لە چاوت و ڕێک جە و کەش و هەوای گاڵۆڤاری دوو گاڵۆڤاری گاڵۆڤاری سێ یان ڕێک گاڵۆڤاری سێ بەلای من بەڵام بە کارکتەرێکی جیاواز بە جیهانێکی جیاواز بە چیرۆکێکی جیاواز چیرۆکەکەی هێشتا بە تەواتی زۆر سەری دەرناکەین بەڵام زیاتر باسی ئەوەی دەکەکەوە زۆرە کەمێک شاری لەندەنی داپۆشیوە کە پێویستە وەکو سوار چاکێک بێ لێ کۆڵیەوە وەرەوە ئەو دوژمنانە لە ناو ببەی کە زۆر گرنگی بەڵێن لەبەرەوەی تاوەرەکە شێکە سیرکەین تاوەری لەندەنی پێوە دیارە
ئەبە دووەم یاری ئەو شەوە بوو کە 100% لە ڕۆژی یەکەم دەیکەم و دەمێ بۆچوونی ئەوەش وەگرم Tides of Annihilation کە ئێشتا بڕواری بڵاوکردنەوەی نازانین بەڵام Tides of Annihilation چاوەڕوانی خوددا من ساڕۆس ئەوە Tides of Annihilation ئەوە دوو یاری لەم State of Play 100% لە ڕۆژی یەکەم تاقیێن دەکەمەوە لە بەرەوەی زۆر سەرنجی ڕاکێشە. بێمە لە یارێکی دیکە کە بەرواری بڵاوکردنەوەی ئاشکرا ئەویش Borderlands 4 بووم لە Borderlands 4 ترێلێکی نوێیان بڵاو کردەوە واروەها ڕاندی لەگەڵ ڕاندی هاتنە سەر ستەیج و هەردووچیان پرۆدوسەر و دەرهێنەری و یاریێنە بەشی چوارەی بۆردەرلاندە یاریەکانی بۆردەرلاندم کردووە ئێوەش کردوتانە هەرچەندە من هەموم نەکردووە تەواو نەکردی بەڵام کردومە و پێش Borderlands 4 بێگومان هەر سێ یاریەکە تەواو دەکەم و حەز دەکەم خۆمە دەکەم Borderlands 4 لەبەرەوەی بەڕاستی کۆمیدیەکەیان خۆشە و لە هەمان کاتدا گەیم پلەیشیان زۆر خۆشە. جا ئەو یاریە بڕیار بوو لە دوای GTA 6 بڵاو بکرێتەوە کەچی وتیان لە مانجی 9 بڵاوی دەکەنەوە سپتێمبەر لە مانجی 9 یاری Borderlands 4 لەلایەن Gearbox وەروە Take-Two خاوەنی ستودیۆ رۆکستار بڵاو دەکرێتەوە کە ئۆکەی من لە ڕۆژ یەکەمە یاریە دەکەم 100% ئەوە سێ یاری بەڵام پەیوەندی چیە بە GTA 6 لە بەشی هەواڵەکان هەواڵی یاریەکان باسی دەکەم زیاتر بەڵام 100% منەوە یاریش دەکەم ئەوە سێ یاری کە من ڕۆژێکم دەیکەم ئینشاڵڵا. یاریێکی دیکەشمان هەیە کە زۆر بە ئینسایدی دەچی بەڵام بەشێکی جیاوازتر بە ناوی Darwin's Paradox یاریەکە ڕێک ئینسایدە بەڵام تۆ وەکو ئەختەبوتێک یاخود هەشت پێک یاری دەکەیتەوە جیهان بەهۆی جۆرە تەکنەلۆژیایەکی نوێەوە جۆرە ئێڵیەنێکەوە داپۆشراوە تۆ دەبێ بە شێوەی جیاواز فکرکەیتەوە و یەک لە توانایەکانیشت بەکارڕانی کامۆفلاژە واتە گۆڕینی ڕەنجی خۆتە لەگەڵ دەور و پشت و کەش و هەوایەکەی ڕەنجی خۆت دەگۆڕی لە هەمان کاتدا هەشت پێت هەیە کەواتە لە هەموو شوێن دەبێتەوە وەروەی ئەختەبوت یاخود هەشت پێ جسمێکی زۆر نەرمی هەیە ئێسچینیە زۆر باسان لە هەموو شوێن دەبێتەوە دەتوانێت بە هەموو شوێنشدا بڕوە چیرۆکەش سەرنجاکێشی هەیە گەیمپڵەیەکی یەکجار نازداریشی پێوە دیارە و لە هەمان کاتدا زۆر بە ئینساید و لیمبۆی دەچی ئەو دوو یاریە کە من عاشقیمە بەڕاستی ئەگەنتان کردی ئینساید و لیمبۆ لەسەر موبایلی بەردەستە لەسەر پلەیستەیشن و Xboxی بەردەستە تکا دەکەم بیکەنەوەکەی چ دەکەی گەیمەر هەموو شتێک گاڵۆڤار و GTA نییە ئەو جۆر یاریانە پێویستە بیان کەی بەڕاستی مهم Darwin's Paradox ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە و من 100% یاریم دەوێ ڕۆژی یەکەم ساعتی یەکەم زۆر قەشنگ دیارە زۆر خۆش دیارە واکی چونەوە چێژەی زۆری وەردەگرن ئەگەر بیکەن لەبەرەوەی دیارە و یاریە چۆنیە سەو یاریی پۆزڵە مەتەڵیە و پلتفۆرمەرە و وەکو هەشت پێ یاری دەکەی و زۆر بە ئینساید دەچی ئەوەندە بەسە لە بۆ ئەوی بڵێ ژیر ئەو یاریەمان هەیە ماسفادان هەیە دەڵێم ڕۆژێکم دەمەوێت Darwin's Paradox 100% دەمەوێت ئەوە چوار یاری 100% من لەم State of Play هەڵم ژاردەوە State of Play-کە تاوەکو ئێستا بەدڵمە بەڵام کێشەکە چ بوو بەرەمێن و دەرهێنەری ڕابردووی GTA ئەستودیۆیەکی نوێیان دروست کرد و یاریێکی نوێشیان ئاشا کردووە کە بەشێکە لە یاری Everything Everywhere کە زنجیرە یاریەکە بە حساب بەڵام بەشێک لەو زنجیرە یاریانە بە ناوی Minds ئایا کە گەیمپڵێکەشیان ئاشا کرد جا یاریێکی ئەکشن دەبی و ئەدڤنچەر دەبی بەڵام هەشتا نازانی کەوا تاواو جیهانی کراوەیە خۆتنا لایەنشوێ ئۆپن وۆڵد کاتە لەوانەیە جیهانی کراوە نەبی بەڵام هەز دەکەیتەوە دەرهێنەرەکە ئەو دەرهێنەری GTA کاتی خۆی کار لەسەر GTA کردبوو هەز دەکەیتەوە زۆر GTA پێوە دیارە بۆ منە لە خوڕنی ئۆتۆمبیلەکەی وەروە بەکارهێنانی ئەکتەری ڕاستەقینە وەکو فەیس و دوومچاو تەقەکردنەکان چیرۆکەکەشی سەرنجاکێش دیارە بە شێوەکان Minds ئای زۆریشی پێناچی هەر ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە بە تایبەتیش لە هاوینی ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە و وتیان چاوەڕوانی گەیمپڵی زیاتر بن لە ماوەیەکی نزیک دەکە پێشبینی دەکەم لەوانەشە لە مانجی 7 یاریە بڵاو بکرێتەوە لە مانجی 6 لە سەمەر گەیم فێستی شتی زیاتری لێ ببینین و بزانین کەەوە بەڕاستی یاریەکە لە ئاسیا چاڕوانیە چیرۆک یاریەکە بەگشتی باسی شارێکی ئەمریکا دەکات لە زەمانێکی تۆزەی نزیک بەڵام بەشێکی خەیاڵی زانستی چاڕوانیە و یاریێمە 100% ڕۆژ یەکەم دەکەم یەکەمیان لەبەرەوەی دەرهێنەرێکی یاری GTA بووە لەنزدی ستۆکەشتە چی وایە لە State of Play هات قسەی کرد قاتەی جوانیش لەبەر بوو پێدەچووکەوە جەماعەتی ڕۆکستاری بوو بیسە و پێما بێت لە سەردەمەکیش بەڕێوەبەری یاخود سەرۆکی ستودیۆ ڕۆکستاریش بووە پرزیدنت بووە ئێستا ستودیۆیەکی تاوا نوێیان هەیە Minds ئای چاوەڕوانم لە هاوینە سەڵبڵاکەتەوە لە ڕۆژ یەکەمە یاریەش دەکەم لەبەرەوەی زۆر سەرنجڕاکیشە و ئەمە پێنجەم یاری لە State of Play کەوا 100% بەدڵمە یاری Days Gone لە کۆتاییدا ڕیماستەر کرایەوە جا ئەوەیە چەکە لەو ڕیماستەرانەی کە بەڕاستی گەیمەر بەگشتی زۆر ڕخنیان لێ نەگرت لەبەرەوەی لە مێژە دایانوی سۆنی خۆشەویستێک بەرامبەر یاری Days Gone نیشان بدە یەک لەبەرەوەی بەشی دووەم هەرگیز دروست نەکرا و باوەڕش ناکرێن دروست بکرێت دووەمیشیان Days Gone بوو لەو یاریە باشەکان یان یاریە خراپەکان نەبووکەوە زۆر خەڵک پێیانەوە یاریی خراپە بۆیە سۆنی هیچ کات باسی ناکە یان زۆر بەکەی لە مارکتینگی خۆی بەکاردین نە ڤیدیۆکانی خۆیان بەکاردین
من دەیزگۆنم بەدڵ بوو بەڕاستی ڕاستە یاریشی دەلەدە نەبوو وەکو گاڕڤار و لاسەڤەس ئەوانە نۆژ نەبوو بەڵکو 7 و 8 بوو بەلایانی زۆر خەڵکی و زۆربەی کات یاری 7 و 8ەکان چێژێکی زۆر زیاتریشان هەیە لەبەرەوەی شتی جیاواز هەوڵدن تاقیبکەنەوە مەسەن لە یاری گاڕڤاری ناکرێت هەموو شتێکی جیاواز تاقیب بکرێتەوە لەبەرەوەی گەیمەران تۆڕە بکەن تۆزە لە یاریەکە دوورکەونە بەڵام لە یاریە ئەو یارانەی وەکو 7 و 8 دەتوانن تۆزێک گۆڕانکاری و ئەپدەیت لە شتەکان بکەن چێژم لەو یاری وەگرت دەیزگۆن ڕیماستەر ئەگە ڤێژنی پلەیستەیشن 4 هەیە بەدە دەولار دەتوانین ڕیماستەرەکە وەرگیت لەسەر پلەیستەیشن 5 یا پلەیستەیشن 5 پرۆ من ڤێژنی پلەیستەیشن 4ەکەم هەیە بەدە دۆلارێکی ژیارێکە دەکڕم و بەم زوانش بڵاو دەکرێتەوە لە 25 مانجی چوار بەردەست دەبێت ئەوە شەشەم یاری 100% لە ڕۆژ یەکەم لە State of Play دەیکەم یاری Metal Gear Solid Delta ئەویش لە کۆتاییدا تڕۆجەرێکی نوێی دەبوو بڵاو کرێوەرسن تڕۆجەرەکە زووتر دزەی پێکرا هەفتەی ڕابرد و باسم کرد بەڵام بەرواری بڵاوکردنەوەشمان هەیە لە مانجی 8 بەردەست دەبێت یاریەکە و دەتوانم بڵێم ئەو یاریش دەکەم لە ڕۆژ یەکەم ئەوە هەفتەم یاری چەندە هەف یاریە 100% لە ڕۆژ یەکەم دەیکەم Metal Gear لە مێژە حەز دەکەم دەست بە جیهانی Metal Gear بکەم وەکو چیرۆک زۆربەی گەیمەرانی Metal Gear بە من دەڵێن هەمزار لە کۆمنت دەنووسن و ڕوبەڕۆژ پێم دەڵێن کە لە Metal Gear دەتوانین لە بەشی سێم ڕاست بکەین لەبەرەوەی باسی سەرەتای چیرۆکە دەکات پێم وابێ بەگشتی ئەگە سەرەتاش نەبی لە بیدایەتەکانە یعنی زۆر سەرەتایە پێوان دەستپێکێکی باش دەبی لە بۆ جیهانی Metal Gear سەو مانجی 8 چاڕوان بن یاخود چاڕوانم ئەو یاریە تاقی بکەمەوە ئەوە هەشتم یاری کە 100% بەدڵ من ڕۆژێکم دەیکە و سۆنیک دەگەڕێتەوە ینی سۆنیک لە منداڵیەوە لەگەڵی گەورە بووین و سۆنیک ئێستا بە شێوەی تیم ڕیسینگ دووبارە دەگەڕێتەوە گەیم پلەیەکەی خۆش دیارە تیم ڕیسینگە لێخوڕنی ئۆتۆمبیلە و چێبڕچەی ئۆتۆمبیلە ئەگەر ئەو یاریە 70 دلار نەبی زۆر میهمە چکە بەڕاستە یاری 40 دلاریە ئەگە 40 دلار 100 دەیکەم بەڵام ئەگە 70 دلار دەبی چاوەڕێکم تۆز داشکان لەو کەسکە بەڕاستە 70 دلار بۆ یاریی چێبڕچەی سۆنیک تۆزەی قورسە قودانیەوە تۆزێ قورسە بەس مهم بەدڵمە 100 دەیکەم ئەوە نوێیەم یاری هەشتا بە نوێیەم یاریەوە چەندە مهم یارێکی دیکەشمان بینی گەیم پلەی نوێمان لێ بینی ئەویش میدنایت وۆکە میدنایت وۆک بەڕاستی لە یاریە ناڵێن جیاوازەکان چکە ئەم یاریەکان خۆیان جیاوازە بەڵام لەو یاریانەیەکەوە جارجارە دێن پلاتفۆرمەرن بە شێوێکی جیاواز دروستکرانە لە ڕووی گەیم پلەیەوە ئاین لە ڕووی شێوەوە لێرە بە کڵی دروستکراون وەکو بڵێ بە قوڕی تینی سناعی دروستکراون لە هەمان کاتدا بەرواری بڵاوکردنەوەشمان هەیە لە 8 مانجی 5 بڵاو دەکرێتەوە من زۆر حەز دەکەم و یاری تاقیکەمەوە بەڵام باوەڕ ناکەم لە ڕۆژ یەکەم بیکڕم یعنی چاوەڕێ دەکەم تۆزی داشکان یا خود لە ڕێگەی پلاس و ئەوانەوەری بگرم بەڵام چیرۆکی خۆش دیارە گەیم پلەیەکی جوان دیارە چاوەڕوانیە یاریەشم مێتڵ ئیدن یاریی دیکە بۆ هەلە ستێریۆ پلەی ئاشکراکرێت کە زۆر ئۆکەی بوو بەڵام زۆر سنجڕانشم سپلیت فیکشن یاریی نوێی جەماعەتی It Takes Two ئێستا لەگەڵ هاوژینەکەم خێزانەوە خەریکم دەیکەین سپلیت فیکشنیش 100 ڕۆژێکەکەم ئینشاڵڵا تاقی دەکەمەوە پێکەوە بیکەین لەبەر یاری دووکەسیە کۆواب زۆر خۆشە ئەو یاریشم زۆر بەدڵ بوو ئۆنی موشە جەماعەتی ئۆنی موشای بەڕاستی دڵخۆشن لە ئۆنلاینش بینیم خەڵکێکی زۆر دڵخۆشە لەبەرەوەی گەیم پلەی بەشە نوێیەکەمان هەیە بەڵام کێشەیەکی ناڵم کێشە بەڵام شتێکی شیا بووکەوە ئەو ئەکتەرەی کە فەیسەکەیان بەکارهێنایە 28 ساڵە کۆچی دوایی کردووە لە ژاپۆن پێبزەیر بوو لێرە لە ئۆنی موشە دووبارە بەکارهێنایتەوە بازمە هەیە ئۆنی موشە Way of the Sword واروە ئۆنی موشە دوژ ڕیماستەریش ئاشکراکرا یاخود شتی نوێمان لێ بینی بەڵام ئۆنی موشە Way of the Sword لە 2026 بڵاو کردووە لەلایەن کاپکۆم تەنیا بەو یاریە بەشدار لەگەڵ مۆنستەر هانتەر بەداخەوە ڕێزنی بڵیان عرض نەکرد بەس ئۆنی موشەکە جوان دیارە گەیم پلەیەکەی هەندێک تەکنیکی دەیە کە تۆزێ جیاوازە لە Ghost of Tsushima و Assassin's Creed و یاری ژاپۆنیەکان ئەوانەی کە باسی مێژووی ژاپۆن دەکەن شەڕشیرن تۆزێنشتی جیاواز تێدا بووم بە تایبەتیش کە بەکارهێنانی کەش و ژینگەکەی خۆتە ئینڤایرۆمنتە لە بۆ ئەوەی شەڕ بکەیت و چیرۆکەش تقریبا لەسەرەوەیەکەوە نابێ واز بینی تاوەکو دەبیتەوە یاخود بردنەوە تاکە ڕێگایە و خود لە هەر شەڕێک دەبێت و ئیلا براوەبی تۆزێک چیرۆکەشی لەو ستایلەی بوو وان بێکمان کارکتەری خەیاڵ شتێ دەدات چیرۆکی ئۆنی موشە ئەو یاریە چاڕوانم DLC لە بۆ یاری ستێل بڵەی ئاشکراکرا کە ستێل بڵەی یەکێ بوو لە یاریە هەر ناوازەکان و بەڕاستی شاین تاقکردنەوە بوو دەیڤ دە دایبەر دیڵسێکی یاکوزای بۆ زیاد دەکرێت کە جەماعەتی دەیڤ دە دایبەر دڵخۆش بن لەبەر دەیڤ دایبەر یاریی زۆر خنجیرانەیە من لەسەر ستیم دێکەمە زار دەیکەم یاریەکەش چۆنە تۆ ماسی ڕاو دەکەی لە هەمان کاتدا دوکانێکی ماسی فرۆشتنت هەیە خود ڕێستۆرانتێکی بچووکت هەیە ماسی ڕاو دەکەی و لێر دەیفرۆشی جامە جەماعەتی یاکوزاشی هاتە ناوێ شتەکەیان سەریتر کردیا دیجیمۆن دەگەڕێتەوە ئەپتاڵ دیجیتال منداڵ بووم لەگەڵ ئەپتاڵ دیجیتاڵی گەورە بوویمە لەناو خوێنمە لەناو دیێنەیمە دیجیمۆن تایم سترنجر کە یاریی چیرۆکی دیجیمۆنە 100% لە ڕۆژی یەکەم ئەپتاڵ دیجیتال دیجیمۆن 100% تاقی دەکەمەوە
یاری نوێیەکەشمان هەیە ئیزەماعەتی دارک پیکچەر ئەنتۆلۆجی بە ناوی دیرەکتیڤ 8020 تاوەکو ئێستا ئەو یاریە زۆر عەقڵ نەیدەگرتم بەڵام لەو ستەیت ئۆف پلەیە هەندێک شتیانیشاندا وتم ئۆکەی ئێستا بە تەواوی عەقڵم نایگری بەڵام وتم ئۆکەی جەماعەت دارک پیکچەر دیزاین کوونە هەندێک یاریان زۆر خۆش بوو هەندێک یاریشان ئۆکەی بوو هەندێکیان باش بوون هەندێکیان خراپ بوون بەڵام ئەوەیان ئۆکەی دیارە تاوەکو ئێستا Dreams of Another ئەوە یاریێکی دیکە بوو Dreams of Another لەو ستایلە یاریە زای چۆنە تۆ لە خەونێکی و بە تاقەکردن ڕاستە دەشتێنی بەڵام ئەو شکانە جیهانێکی دیکە دروست دەکاتواتە تێکشکان بنیاتنانی شتێکی دیکەیە ئەوە گەیم پڵەیەکەی بوو و چیرۆکەش تقریبا باسییان کرد بەڵام پێویستە زیاتری لەسەر بزانین وەروە یاریی نوێی Five Nights at Freddy'شمان هەیە بە ناوی Secret of the Mimic گەیم پڵەیەکەی خۆش و دیار خۆش و تسنەک دیار و بەڕاستی لە هەمان کاتدا چاڕوانی ئەو یاریەشم Hell is Us بەڕاستی Hell is Us پارساڵ لە سەمەر گەیم فێستی هەندێکمان لێ بینی لە پێما بێت لە سەری ساڵیش لە گەیمەوەرد چەندە شتێکمان لێ بینی بەڵام ئێستا فرۆشراوە یعنی ئەو یاریە ئەمەدەی کڕم تا Hell is Us زۆر جوان دیارە زۆر گەیمپڵێشی خۆش دیارە چیرۆکیشی خەیاڵی زانستی ساینس فیکشنە کە یاری خەیاڵ زانستیمان زۆر کەمە لەو ستایلە کامریکە سێم و تاقیکەرەوە شتانە جوان دیارە Hell is Us چاوەڕوانم بەڕاستی جەماعەتی Lies of P DLC نوێی لە بۆ ئاشکراکرا یاخود یەکەم DLC پێمان بڵاوکردەوە زۆر باسی DLC ماکردی بەڵام تاوەکە سەیسی بڵاوکەیتەوە بە شێوەیەکی چیرۆکی بی نەکتەنیا ئەپدێتێکی بچووک بی یاخود مەرحەلەیەک زیادکرابی ئەوە بە تەواوی DLC نوێ وەروە پریکوەلیشە باسی پێش ڕووداوەکانی Lies of P دەکە بە ناوی Lies of P Overtune Lost Soul Aside ئەو یاریە سۆنی خۆی فەندی دەکە واتە بەرهەمی پارەی لەدابین کردی تاوەکو بەرهەم بێ ڕۆژ بە ڕۆژ زیاتر عقلم دەیگری بەڵام هێشتا بە تەواوی عقلی تاوا نەگرتیمە بڵێم ئۆکێ و یاری دەکڕم بەڵام یاریەکە خۆش دیارە ئەنی جەوەکەی ئۆکەی دیارە بەلامەوە گەیم پڵێکەشی تۆزی خۆش دیار بوو بەڵام هێشتا عقلم بە تەواوی نەگرتێ بڵێم 100% دەیکڕم Monster Hunter Wilds جەماعەتی Monster Hunter گەیم پڵێکی دوورودێشتان هەبوو ئەم زانش یاریەکە باو دەکرێتەوە یاریی نوێی سایت سکرۆلی پلتفۆرمەی ژاشکرا بە ناوی Shinobi Art of Vengeance کە جوان دیارە بەڵام ئەو جۆرە یاریانە ئێستا زۆرن Warrior Abyss یاریی نوێی Warrior بەڵام بە گەیم پڵێ گوشتیشی جی ئاواز WWE 2K25 لێ ئامادە بووکەوە وەکو جەماعەتی NBA 2K ستادیەمیان زیاد کردیە شوێنێکەوە گەیمەران دەستە ناو ساحەیەک لێندا دەتوان لەگەیتە قسە بکەن جلوبەرگ بکڕن هەمووی مەهانەیەکی گەورەیە لە بۆی پارەت پێسەرف بکەن مایکرۆ ترانزاکشنی بکەن بۆ شتێکی قۆڕی بمعنەیە هیچ پەیوەندی بە WWE نییە پێمابێت WWE پێویستی بۆ شتە قۆڕە نییە خۆ دیارێکە بە $70 دەکڕین و هێشتا لەوێندەریش بە $100 کە سەرف کەچیەوە جلوبەرجی خۆف دەگۆڕن جلوبەرجی بگۆڕن نەگۆڕی زەمەوزۆی ناگۆڕی پێشتر دەتوانین جلوبەرجی جیاواز بۆ خۆت دروست بکەی بە بەلاش نەک بچی پارەش پێ بدەێت چکە لێرە دەیکەنە پارەکیدم شتەکان فری دەدەن بەڵامەکەن پار شتێکی قۆڕ بمانە بۆکەی زۆر بەزڵم نەبوو ئەوە شتێک دۆفڵەیەکە بوو جا با بۆچوونی خۆشم باسکەم تەمشە گەیمەرەکی زۆر بەهۆی ئەوەی هیوایان زۆر بەرز بوو هیوام لەدەستدا یعنی من یەک لەو کەسانەی کە تۆزێک هیوان بەرز بووکەوە بۆ منە Ghost of Yotei بۆ منە Death Stranding 2 یعنی دەبات Death Stranding 2 ببینین لەبەرەوەی کۆجیماوتی تریلر مامەدێ بەڵام ڕۆژێک پێشەوەی ستەد ئۆف پلەیەکە ئەنجام بدرێ سۆنی ئەلانی کردکەوە کۆنفرانسێکی و پانێڵێکی تایبەت بۆ کۆجیما دەکەنەوە لە مانجی 4 لە مانجی 3 ببورن لە بدایەتی مانجی 3 کۆجیما باسی یاری نوێیەکەی خۆی دەکات واتە Death Stranding دەستە ئەو کۆنفرانسە واتە لە ستەیت ئۆف پلەی نابینین بۆ یەکەس زانیمەوە ئۆکەی کۆجیما لەبەیە کاتە لە ستەیت ئۆف پلەی هیچ نابینین بەڵام Ghost of Yotei ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە کەچی سۆنی نەبەرواری ئاشکرا کرد نەگەیم پلەیشی ئاشکرا کرد یعنی کەی ئاشای دەکەی سۆنی مانجی 6 ئاشکرای دەکەی کۆنفرانس دەکەی ئەم ساڵ کە باوەڕ ناکەم کۆنفرانس بکاتەوە سۆنی ئەم ساڵیش بۆ یاری زۆر گەوریان نییە یاخود ئەوەندە یاریان نییە بڵێن ئۆکەی تاپ بەهۆی جەماعەتی لایف سەرویس شتە قۆڕەکان کە فڵتە گەورەیاندەیە بۆیە تێدەگەم کەوا گەیمەر زۆر تووڕە بن بەڵام لە هەمان کاتدا گەرواز لەو پێشبینیە بەرزەی خۆمان بینین ستەیت ئۆف پلەیەکی یاری باش تێداوە ڕاستە وەکو مەسەلەن ئەو یاریانە دەکرێت لە هەر شوێنێکی دیکە بڵاو بکرێنەوە مەسەلەن لە سەمەر گەیم فێستیش ئەو یاریانە دەتوان بینین لە کۆنفرانسی ئێکسبۆکسیش ئەو یاریانە هەر دەتوان بینین کە زۆربیان یاری تێر پارتینە تەنیا یەک دوو یاریمان هەیەکەوە یان تایبەتی پلەیستەیشنە یاخود کاتی تایبەتە منە سارۆسمان هەیە کە من دڵم پێی خۆشە بەڕاستی بەڵام پێم وانییە سارۆس بە تەنیا بتوانێت ستەیت ئۆف پلەیەک بەڕێوە بە تێم دەگەن ینی گەیمەران چاڕوانێکی بەرزیان لە پلەیستەیشن هەیە بەردەوام لەبەرەوەی ستودیوی زۆریان هەیە یاری زۆر باشیان دروست کردیە پێشتر و لە مێ شە سۆنی کۆنفرانسێکی نەکردووە تەنیا یاریەکانی خۆی عرض بکات وەکو ستەیت ئۆف پلەی
ڕاستی زۆر یاریم باس کرد کەوا وتمە یاریام بەدڵە 100 دەیکەم مثلا 8 یاری تێدا کە من 100 ڕۆژێکم دەیکەم کە بەڕاستی سەرکەوتنیی گەورەیە بۆ هەر کۆنفرانسێک بتوانێت 8 یاری پێ بفرۆشێ بەڵام لەبەرەوەی ئەو یاریانە تەنیا یەک دانەیان ئی پلەیستەیشنەوە هەفتەکەی دیکەیان دەمتوانی لە هەر شوێنێکی دیکە ببینم من نمرەی 6 لەدە بە ستەیت ئۆف پلەی کردم لەبەرەوەی ئێمە دەینە دیار ستەیت ئۆف پلەی لەبەر خاتری بینینی یاری پلەیستەیشن نەک یاری ثێرد پارتی چکە ثێرد پارتی لە هاوینی هەردەی بینین لە هەم کۆنفرانسەکە یاری ثێرد پارتیانە هەیە تا زۆر گرنگ نییە بۆ ستەیت ئۆف پلەی بەڵام سۆنی دەزانم چێشیان زۆرە ئەو ماوەیە لەبەرەوەی تۆ 12 یاریان دروست کرد لایف سەرڤیس بوو هەمیان کانسڵ کردنەوە ستودیۆکان لە بیدیاتی بەرەبێنانی یاری نوێن بەڵام گارەڤوار ڕیماستەر کەمان یعنی زۆر قورزنیە سۆنی یعنی خەڵک دەیکا لەسەر پیسی لۆت و نایکەی بڵات بۆرن ڕیماستەر کردەوە لۆ بەس ئەو یاریانە ڕیماستەر دەکەی کە گەیمەر بەگشتی داوایانە دەکرد تا دەیزگۆنیان داوا دەکرد بەڵام مەقسەدم تەقسەیە ینی لۆ گارەڤواری عاشرە ناکەی کە ڕیماستەر بکرێتەوە بە تایبەتیش بەشی 1 و 2 لەگەڵ یاریەکانی PSP وایوە ئەسێنشن بیگوازەوە سەر پلەیستەیشن 5 تکایە ئەسێنشن بەڕاستی یاریشی زۆر کەم باس کرا مهم ستەیت ئۆف پلەیەکە من بەدڵم بوو بەڵام باشترین ستەیت ئۆف پلەی بوو نەکرد وا ئەنگۆش سەرتان پێدا لە ستەیت ئۆف پلەیەکە لە کۆمنت بۆچنی خۆتان دەمێوەش لە بیرنەکەم هەفتەی ڕابردوو ڕێک هەینی کاتێکە من بەرنامە بڵاو کردەوە سۆنی کێشەیەکی گەورە بوو جەماعەتی پلەیستەیشنی ناتوانانی بستنە ئۆنلاین یاخود لە ئۆنلاین یاریەکان هەر بشکەن هەندێکیان لەبەرەوەی سێڤەری پلەیستەیشنی داوام بوو لە ماوەی چەند نزیکەی 19 لە بۆ 20 کاتژمێر داوام بوو من ڕۆژی شەممە ئێوارەکەی توانم داخلی پلەیستەیشن ببمەوە لەبەر نێژ یاریەکانیش بکەم لەبەرەوەی دوو ئەکاونت بەکاردێنم ئەکاونتەکەی دیکەم کرد بۆ دیفۆلت ئەو ئەکاونتێک کە ئەمریکی بوو ئەمریکیەکەم نەمابوو نەدەتوانین داخلی ناوی بم لەبەرەی سێڤەرەکانی پلەیستەیشن داوم بۆ ئارچەندە سۆنی کێشەکەی چارەسەر کرد بەڵام ئەوژ ئەو نیشان دەکەوە ڕاستی داهاتوو دیجیتاڵی هێشتا مایتمان یعنی پێویستە یاریەکە بە فیزیکی بکەیت فیزیکال بکەیت بەڵام کێشەکەش بێ زۆربەی یاریەکان بە فیزیکالی هەر پێویستی بە داوڵۆند و ئەپدەیت هەیە مشکلی شەرماوە مهم کێشەکانی سۆنی ئێستا علاج بۆ لە ڕووی سێڤەرە وا سۆنیش هەر لە دوای ستەیت ئۆف پلەی لە بۆ خاوەن پشکەکانی هەندێک داتای نوێی خستە ڕوو یەکێ لە داتایەکانی ژەوە بووکەوە فرۆشی پلەیستەیشن 5 گەیشتە 75 ملیۆن دانە لە ماوەی 4 ساڵی بڵاوبوونەوەی 75 ملیۆن دانە بەڕاستی ژمارەیەکی زۆر زۆرە و تەنیا لە 2024 زیاتر لە 20 ملیۆن دانیان لێ فرۆشتووە جا ئێستا چارتەکە چی لێ هاتووە مەسەرەن ئێستا سۆنی بەگشتی ئەو پێشبینی کراوە سۆنی ڕقەمی خۆیتی 75 ملیۆن پلەیستەیشن 5 فرۆشتووە بەڵام ئی مایکرۆسۆفتی پێشبینی کراوە لە لێوان 25 بۆ 27 ئەکسبۆکس سیریەس فرۆشاوی لە ماوەی 4 ساڵ یعنی لەوەی تێبگەن کەوا لەبەرچم مایکرۆسۆفت وازی لە کۆنسۆڵ هێناوە کە بیکاتە یاری تایبەتی لە بە بڵاوکاتەوە یاریەکان دەخاتە پلەیستەیشن 5 لەبەرەوەی 75 ملیۆن کەس پلەیستەیشن 5 یان هەیە واتە 75 ملیۆن کەس کڕیار تا ئەگەر بێت و یاریە بڵاوکەوە بۆیە مایکرۆسۆفت لەسەر ئەو 25 26 27 ملیۆن کەسەی خۆی ناتوانێت بڵێم ئۆکەی تەنیا 26 ملیۆن کەس بەسە لە بۆ داکەینەوە یاریەک وەلانەش هەموو گەیم پاسیان نەبی بچە گەیم پاس یاخود گەیم پاسە بەکارنێنن یان نەیکڕن یان بەلایەنەوە گرنگ نەبی پس 75 ملیۆن بەڕاستی ژمارەیەکی زۆرە واتە بە هەردووچیان نزیکەی 101 بۆ 102 ملیۆن دانە کۆنسۆڵی نەوەی نوێممان هەیە جیاوازەکە زۆرە بەڕاستی تقریبا ڕێکسێ هەندەیە بۆیش مایکرۆسۆفت ئەو بڕیاریدا پێشمە بەعقلی ئەو بڕیاریان هەم ببینم پلەیستەیشن 75 فرۆشتیە مایکرۆسۆفت 26 فرۆشتیە واتە لە ڕێک لەنەوەی ڕابردوش مایکرۆسۆفت ڕووی کۆنسۆڵەوە وەزاکەی باش خراپتر بووە لەوەی باشتر بی بۆیش ناچارە بیر لە شێوازێکی دیکە بکاتەوە بۆی وەسە زۆنی زاڵبی ساڵبوونەکەشی چییە یاریەکانی خۆی بە گەیمەرانی پلەیستەیشن بفرۆشن هەر لە بۆ خام پشکەکانی خۆی سۆنی هەر دووبارە دووپاتی کردەوە کەەوە یاری گۆس ئۆف یۆتەی وەروە دێت ئەستراندینگ تو لە 2025 بڵاو دەکرێنەوە دوانە خراون لەبەرەوەی خەڵکی زۆر داوای ئەنی خاوەن پشکەکان داوایانێک کاکە تو لە ستەیت ئۆف پلەی باس نەکردیە ئەو دوو یاریەکانی ئەوسا بڵاو دەکرێتەوە سۆنی وتی بەڵێ ئەسا بڵاویان دەکەینەوە بۆی خەم مەخۆن بەڵام کی بڵاویان دەکەنەوە هێشتا نازانین پێشم وایە هۆکاری باز نەکردیان لە GTA 6 ترسن لە کاتێک بڵاو دەکرێتەوە تاوەکو یاریەکەیان شکستێکی گەورە نهێنە وەرەوە پلەیستەیشن بە شێشی فەرمی ڕایگەیاندکەوە بەرداوام دەبن لە دروستکردنی یاری فامیلی فرندلی هاوشەوەی ئاسترۆبۆت وەتە یاری خێزانی چکە ئاسترۆبۆت زۆر سەرکەوتوو بوو لە بۆ پلەیستەیشن بەڕاستی یاری ساڵی منیش بوو بۆ پارساڵ مناقەشەی لەسەر ئەپدەیتێکیشان لە بۆ ئاسترۆبۆتی بڵاو کردەوە ڤێرژنی PS5 پرۆیان لە بۆ بەردەست خستیە و لەگەڵەوەش چەندی مەرحەلەی نوێژ زیاد کرێە وەروە لە خەڵاتەکانی دایز ئاسترۆبۆت دووبارە بۆ یاری ساڵ بۆ جارێکی دیکە یاریی دیکەی گەورەی وەرگرت.
بێمە لای هەواڵ یاریەکان و سەرەتاش بێگومان بە GTA دەست پێ بکەم Take-Two بۆ جارێکی دیکە دووپاتی کردەوە یاخود زێڵناک ستراو زێڵناک لە مقابلەیەکی لەگەڵ کەناڵی NBC ئەمریکی دووپاتی کردەوە گوتی بەڵێ GTA 6 Grand Theft Auto 5 بڕیارمان داوە لە کاڵندەری یاخود لە بەرواری لە تەقویمی 2025 بڵاوی بکەینەوە و تاوەکو ئێستا هیچ پلانێکی دواخرانمان نییە بۆش پشکەکانی Take-Two زۆر بەرز بوویتەوە ئێستا حالیان و بە پێش کۆمپانیای EAش کەچینەوە کە دوو ڕکابەری زۆر بوون ئاسا هەردووچیان لە دەوری 35 میلیارد دلار منافەسەیان دەکردوەکو بەهای کۆمپانیاکەیان ئێستا Take-Two زۆر لە پێشتی لە بەرەوەی سترازڵناک 3 هەفتەیە لە سەیەک دەڵێت GTA دوا ناخرێ بەڵام GTA دوا ناخرێ کەسی زێڵناک هەفتەی ڕابردوو بە خاوەن پشکەکانی گۆ وتی ئێمە یاری بۆردەرلانزی لە دوای GTA 6 بڵاو دەکەینەوە خود تاوەکو پێش سەری ساڵ بڵای دەکەینەوە GTA لە مانگەکانی پاییز و بۆردەرلانز پێشەوەی ساڵ کۆتایی پێبێ ڕێگوای وت هەند تەنانەت پێشبینیمان کرد بستە سەرەتای 2026 بۆردەرلانز بەڵام کەسی لە ستەیت ئۆف پڵێ لە مەفتەیە بۆردەرلانز هاتە پێش لە مانجی نۆ بڵاو دەکرێتەوە بۆردەرلانز معقولە بیارێکی زەبەلاحی وەکو بۆردەرلانز لە مانجی نۆ بڵاو بکرێتەوە GTA لە مانجی دە بڵاو بکرێتەوە شتی وانە مەگەر GTA لە مانجی 11 یان 12 100 مەحاڵە GTA لە مانجی دە بڵاو بکرێتەوە مەحاڵە لە بەرەوەی بۆردەرلانز یارێکی دیکەی Take-Two کە Take-Two چاوەڕانی فرۆشێکی گەورە و زەبەلاحی لێ دەکات لە بەرەوەی ستودیۆ گیربۆکسی هەرکڕیەوە پارساڵ پێم وایە GTA گەر دوا نەخرێ زێڵناک لەمە تێژوتی دوا ناخرێ بۆ پشکەکانیان وافڕی پێشبین دەکەم لە مانجی 11 بڵاو بکرێتەوە وەکو خۆم و پێی بینی نەکەم بیاین باوەڕ ناکەم ینی بینە پێرچاتە معقولە GTA 6 لە مانجی نۆ بڵاو بکرێتەوە هەمان کۆمپانیا یارێکی دیکەی زەبەلاحیش بڵاو بکات دوو یار لێ وەکاتدا دانەیەک دەخوا بەڵام لە مانجی دەش تقریبا تەسیرێکی خراپی دەبیت لەسەر بۆردەرلانزی ئەسەر خەڵک 2 هەفتە داری سەر ناکە یەک قەیت سەر دەکات بەس ئەگەر لە مانجی 11 بی دوو مانجی فەرقە پێم ما بێتەوە زەکان وەزعەکە باشتر دەبی و گەیمەران بۆردەرلانزی دەکەن تەواوی دەکەن چاوەڕوانی GTA 6 دەکەن و GTA 6 تاقی دەکەنەوە بەڵام وەختی دەرپەچی گەورە بە هەم کۆمپانیاکانیت کە دەکەی دوو یاری زەبەلا گەیمەر لەو مانگ لەو سەر ساڵی تاقی دەکاتەوە مەجای یاری دیکە لەوانەیە هەر نەبی پێشبینی خۆم ئەگەر دوان نەخرێم بە قسەی خۆی دوان ناخرێ بە قسەی خۆی تاوکە سا دەرێت دوان ناخرێم پشکەکانیشان فڕیە باوەڕ ناکەم درۆ لەگەڵ بخان پشکەکانی خۆیان بکەن و بۆردەرلانج دەڵێن لە مانجی نۆ بڵاو دەکرێتەوە کە بڕیار بوو لە پاش GTA 6 بڵاو بکرێتەوە کاتە GTA 6 لە مانجی دەنا مانجی 11 یان 12 100% مانجی 11 یان 12 ئەمسا رۆکستار GTA 6 ئاشکرا دەکا یان بڵاو دەکاتەوە بمە لای هەواڵەکانی Xbox زۆر هەواڵمان نییە بەڕاستی لەبەرەوەی هەموو جیهان بە GTA و بە God of War و بە هەواڵەکانی State of Play و خەریک بوو بۆ شتێکی زۆر گەورە نەدا بەڵام پێشبینیەکی گەورە هەیە یاخود راپۆرت بڵاوکرێتەوە کە لە ماوەی 2 هەفتە بۆ مانگێک یاری Hellblade 2 ئاشکرا بکرێت بۆ PlayStation 5 بۆ یاریەکەش تاوەکو هاوینی ئەمساڵ لەسەر PlayStation 5 بڵاو بکرێتەوە واتی یاریێکی دیکەی تایبەتی Xbox بێتە سەر PlayStation 5 ئەرسەد بەشی یەکەمی خۆی لەسەر PlayStation هەر بەردەستە تەنانەت تایبەتی PlayStation بۆ بەشەیەکی کاتی بەڵام Microsoft ستودیۆیەکی کڕیەوە بەشی دومی بۆ دروست کرد لەسەر Xbox بڵاوی کردەوە و ئێستا دەیخاتە سەر PlayStation 5 کە دڵخۆشم ئەو یاریە بتوانێت چانسێکی دیکەی هەبێ بتوانێت گەیمەری زیاتر بۆ خۆی کۆکاتەوە جەماعەتی فاڵاوتی لەم هەفتەیە وتیان خۆتان ئامادەکەن خەریکی سیزنی دوینە و سیزنی دووەم زۆر لە سیزنی یەکەم بەقوڵتر دەبێت تەنانەت وشەی ئەویان بەکارهێناوە blows the first one out of the water واتە لەناو ئاوەکەش فڕێدادتری ئەوەندە بەقوتە بەشی دووەم کە بەش یەکەم زۆر ناوازە و بەڕاستی فاڵاوت یەکێکە لە باشترین زنجیرە تەلەڤیزیۆنیەکان کە لە گەیم وەرگیرابی یعنی مەحاڵە من ئەوەندە زنجیرەی تەلەڤیزیۆنیم بەدڵبی کە لە ڤیدیۆ گەیم وەرگیراوە فاڵاوت کە یا سەیری بکەن زۆر ناوازەیە چاوەڕانی سیزنی دووەم کە هەری جەماعەتی Xboxە جا مێتەڵ گیر ئەگەر لە بیرتانبی تڕێدەکەی بکە نیشانمدان دەمەکانی دیکە لێچێت لە دیمەنەکان مەیمونێکی تدایە ئەی جەماعەتی ئەی بسکەیپە کە یاریێکی پلەیستەیشنی کۆنا بەڵام لەسەر Xbox ئەی بسکەیپ بەردەست نابی بەڵکو مەیمونێکی دیکەی یاریێکی دیکە بەردەست دەبێت لە ناوی هەمان شت بەردەست دەی بەڵام مەیمونەکە شکلی دەکۆڕێت بەڵام هێشتا نازانین مەیمونەکە چییە تەنیا دەڵێن کامیویە لە بۆ یاریێکی بەناما کە باوەڕ ناکەم مەسەرەن مەیمونەکەی نیتندۆی بی مەسەرەن باوەڕ دۆنکی کۆنگی باوەڕ ناکەم ئەو بی
چمەی مونەچکەمان هەم هێشتا بەتەواوەتی نازانم. خۆشەویستانم ئەوش بەرنامەی سفرێک ژیری مافتەیە بوو زیاتر ستایل ئۆف پڵەی بوو لەبەرەوەی ستایل ئۆف پڵەی زۆرترین شتی تێدا بوو و دەمێ بۆ چونی ئەوەش بەگشتی وەگرم پێتان وایە GTA 6 لە مانجی چەند بڵاو دەکرێتەوە پێشبینیەکەی منتان پێچۆنە کە وتم لە مانجی 11 دەبی یان 12 لەبەرەوەی مەحاڵە مانجی 2 و 9 بی لەبەرەوەی ئەو بەروارەیان دایتە یاری جەماعەتی گیربۆکسی لە بۆ بۆردەرلاندزی سەو بۆچونی خۆتان بنووسن پێشبینیەکانی خۆتان بنووسن ئەو بابەتانەی باسم کردیا کۆمنتی جیاواز بنووسن با مناقەشەیەکی گەرم هەبێت لە سۆشیال میدیا چاوتان ماز دەکەم تا هەفتەی داهاتوو بەخێر گەورتان سپێرم خودتان لەگەڵ